ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامی ئەمڕۆ. لەژێر دروشمی شانۆی خێزانی من بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە چوارچەوەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئەمڕۆ چەند چالاکیەک لە بەردەم باخی گشتی سلێمانی بەڕێوە دەچێت بۆ ئەو مەبەستە میوانداری هەرێک لە بەڕێزان فێنکەمال بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوی و خانزاد و هەروە خاتوڕازا و عەلی کارمەندی هێڵی گەرمی 119مان کردووە. بەخێر بێن. بەخێر بێن. بابەتی ئەوەی کە ئەم چالاکیەتان هەڵبژاردووە هۆکارەکەی چێکە بیرتان لە چالاکیێکی لەم شێوە کردوێتەوە؟ بەڵێ ئێمە سەرەتا وەکو ڕێکخراوی ڕۆژئەمەری کۆمەڵای خانزاد لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگابوونەوەی توندوتیژی چەند زنجیرەیەک چالاکیمان هەبوو. یەکێک لە چالاکیەکان ئەم شانۆگەریە بوو. سەرەتا بڕیارمان وا بوو کە ئێمە لە زانکۆیا بکەین زیاتر بۆ شاکردنەوەی گەنجەکانمان بە هەردوو ڕەگەزەوە، بەڵام دواتر وەک ئاگادارن بەهۆی ئەو خۆپیشاندانانی کە لە زانکۆیا ڕوویدا و هەندێک بارودۆخەکان نائارام بوون، بۆیە دواتر براماندا کە شانۆگەریەکە و لۆکیشنەکەی بگۆڕن بکەین بە شانۆی سەرشەقام. ئیتر بۆ مەبەستەش پەیوەندیمان کرد لەگەڵ پەیمانگە هونەرە جوانەکان دەستخۆشیان لێکەین لێرەوە کە کارمەندیان و ئەکتەری باشیان بۆ دیاریکردین و دواتریش بەڕاستان زۆر سپاسانەکەن کە ئەرکی سپانسەریەوەتان گرتە ئەستۆ. سپاس بۆ فێنەخان. دیارە ئەم چالاکی ئێوە جیاوازە بە ئێوە باس لە هێڵی گەرمی 119 ئەکەن. ڕەنگە زۆربەی زۆری بینەران خێزانەکان زانیاریان نەبێت لەسەر ئەم هێڵە. کەواتە با خاتو ڕازا و کارمەندی هێڵی گەرمی 119 زانیاریمان بەرێ لەسەر هێڵەکە و دواتر لینکی ئەکەینەوە بە بەم پرۆژە و چالاکیەوە. دەستان خۆش بێ. ئێمە وەکو هێڵی گەرمی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی جیافرەتان و خێزان 24 کاتژمێر لە خزمەتی هاوڵاتیانە. هێڵەکە هێڵێکی بە بەرامبەرە. هەموو تاکەکانی خێزان ئەتوانن سوودمەند بن لێ لە سلێمانی و دهۆک و هەولێر بەردەستە. ئەو ستافەی کە لەوێ کارەکەن ڕاهێنراون، ڕاهێنانی باشیان پێکراوە، دواتر دەست بەکاربوون لە هێڵی گەرم. گوێ لە هەموو هاوڵاتیانە گیرە بەبێ جیاوازی و 24 کاتژمێر وەکو ئاماژەم پێکرد هەر کەسێک لە هەر شوێنێکی سلێمانی بۆ نمونە هەولێر دهۆک بە پێی لۆکیشنەکان کێشەیەک هەبێ توانێت باشڕاست. ئەو کێشانە چین کە هاوڵاتیان ئەگەر ڕوبەڕویان بێت و ئەتوانن پەیوەندیکەن بە هێڵی 119 و ئەم هێڵا بۆ ژنان و پیاوان و بۆ خێزان هەمووی وەکویەکە؟ بەڵێ ئێمە لە چوارچەوەی خێزان کارەکەین و لە دەرەوەی خێزانیش بە هەمان شێوە. لەبەرەوەی ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی جیافرەتان و خێزان کار لەسەر کێشەکانی ناو خێزانەکەین و ئەوەی کە ئەتوانێت سوودمەند بێ لەم هێڵا وەکو ئاماژەم پێدا پێشتر هەموو تاکەکانی خێزانە هەم ژنانە هەم پیاوانە هەم کوڕانە هەم کچانە هەموو کەس دەتوانێت لەم هێڵا سوودمەند بێت و مەرج نییە ئەوەی کێشەیەکی هەبوو پەیوەندی بکا بە 119 ئەتوانی پەیوەندی بکەی ڕاوێژ بکەی لەگەڵ کارمەندانی ئێمە ئەتوانی زانیاری وەرگری سەبارەت بە بەڕێوەبەراتی بەرەنگاربوون لە ڕێگەی 119 بەڵێ ئەتوانی لە ڕێگەی 119 پەیوەندی بکەی و ئێمە لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی جیافرەتان و خێزان سنتەری ڕایۆشکاریمان هەیە. ژمارە تەلەفۆنەکانی سنتەری ڕایۆشکاریش ئەگەر بۆ نمونە کەسێک جاری وایە خۆی پەیوەندیکا بە 119 وەڵام ئێمە لەگەڵ سنتەری ڕایۆشکاری قسە بکەم بۆ نمونە لەگەڵ کەسێکی یاسایی یان توێژەرێکی دەرونی یان توێژەرێکی کۆمەڵایەتی بە خۆشحاڵیەوە توانین ژمارەکانیان بێنە قسەیان لەگەڵا بکەین. زۆر باشە. خاتو فێنک ئێوە ئەم چالاکیتان چۆن ڕێخستبرتان لەوە کردەوە کە ئەم هێڵا گەرمە لە ڕێگەی چالاکێکی ئێوە بناسێن باسی چالاکیەکەمان بۆ بکە چالاکیەکە چییە؟ ئێمە خۆمان لە پرۆژەمانە لەگەڵ بەرەبەراتی بەرەنگابوونەوەی توندوتیژی کارەکەین. ئەوەی کە تەبینیمان کردووە هەتاوەکو ئێستا تاکەکانی کۆمەڵگا بەداخەوە زانیاریکی کەمیان هەیە لەسەر ئەم هێڵە واتە لە کاتی ڕوودانی کێشەیەکە هۆشیاری ئەویان نییە کە شوێنێکی وا هەیە توانن هانای بۆ بەرن ڕەنمای لێ وەربگرن ڕاوێژی لێ وەربگرن بۆیە بە زەڕورمان زانی ئەم شتە بڵاوکەینەوە لە ڕێگەیەکەوە کە کارێکی چالاکیکی مەیدانی بێ مەبەستی ئێمە زیاتر لەوە بوو کە لە ڕێگەی چالاکیکی مەیدانیەوە بڵێن زانیاریەکە لەسەر هێڵی گەرم بگەێنین بە خەڵک واتەوەکو شانۆیەکی سەرشەقامە وەکو شانۆیەکی سەرشەقامە بۆی هەرۆ شوێنەشمان بژار بۆی زۆر دانی شتەکە لە ناو خەڵکە زیاتر بڵاو بێت. شوێن و کاتەکە کوێرە بەردەم باخی گشتیە کاتژمێر 4 ئێوارە. کی ئامادە ئەبێ لەوێ جگە لەو هاوڵاتانی کە ڕەنگە بەوێت تێپەڕن حەزکەن بینەری ئەو چالاکیە بن میوانەکان کی ئەبن؟ چەند کەسایەتیەکمان بان کردووە ئەوانە بڵێن زیاتر هی ئەو کەسانی تایە کە
لە جۆری ئیشی ئێمەوە هەموو کۆرەخرا و یاخود وەکو بەڕێوەبەرایەتی و نزیک بێ هەروەها ڕاگەاندنەکان چەند ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کە هەمان مەجای ئێمە ئیشەکەن و بۆ ڕای گشتیە واتە بۆ هەموو هاتن بۆ هەمووانە ئێمە مەبەستەکەمان بڵاوکردنەوەیەتی لە ناو خەڵکە باش ئێوە مەبەستەکەتان ئەوەیە کە ئەم هێڵا لە ناو خەڵکە بڵاوکەنەوە ئەم هۆشیارە گرنگیتان بۆ یاوەکە لە ڕێگەی سۆشەڵ میدیاشەوە بە هەمان شێوە چالەکێکتان بڵاوکەنەوە بڵێ چیتان کردو بۆ ئەوە ئەوان زیاتر لەگەڵ ئەمانەیە کە خۆیان هەندە بروشەریان هەیە داوامان لێ کردوون هەر لە کاتی شانۆگەرەکە بیهێنن بۆی لە بەسەر خەڵکەکە بڵاوی کەینەوە کاتە بەمان باسکە خاتە بازار وەکو خاتوفێنک ئاماژی پێکرد ئەوان هەمووی مەوجود دەبن و هەموو کارمەندەکانی هێڵی گەرم لێ مەوجود دەبن هەر کەسێک بۆ نمونە پرسیارێکی هەبێت لەسەر هێڵی گەرم ئەتوانێت پرسیار بکات و کارمەندەکان بە خۆشحاڵەوە وەڵامی دەنەوە زۆر باشە تێکردوتانە بەژن سالاری و ئەوزان مەجال نایە من پرسیار ئەڵبەت ڕێم دەرفەتێن پرسیارەکانی خۆتان بکەنەوە وەربەت تەنها وەکو خۆشی باسم کرد ڕاستەوخان ئەمێت من زۆر جار بێخسەر ئەمێ بابەتی داتا و ئامار وەرگرم بابەتی 19 داتا و ئامارەکان چین بەرەو کۆتایی ساڵیشە چین چەند پەیوەندی هەبووە ئایا ئەکرێ بزانین زۆرترین کەس کە پەیوەندیان کرد و کێشەکانیان لە چ سێکتەرێک هەبووە ڕاستی ئەمە پەیوەندیەکانمان وەکو جەنابتان ئەزانن کێشە کاتی بۆ نییە جاری وایە لە کاتێکی زۆر سەیرا کێشە ڕۆیە تۆ بە بۆچوونی خۆ دەڵێ باش ێستا کاتی ئەوە بوو تەلەفۆنەکانی ئێمە بۆمانەکرێ 24 کات ژمێریە جاری وایە بۆ نمونە چەند سەعاتێک لە سەرێک پەیوەندیمان بۆ نایە جاری واشە لە 1 دقەیە ئێمە 4 جیازمان هەیە لە هۆبەکەیە هەر چواری پەیوەندی بۆیە زیاتر جاری وایە کاتەکان لە دوای 12 شەوە کێشەکان دەست پێکا تەلەفۆنەکانمان بۆ دێ جۆری کێشەکان بەڕاستی خۆی لە سوشال میدیا بینێتەوە کێشەی خێزانی بینی باوکو کوڕ بینی باوکو کچ بینی ژن و مرد بەڵام زۆرترینی ئەوەی کە زاڵە بەداخەوە کێشەی سوشال میدیا و تەکنەلۆژیایە چونکە ئێمە بەڕاستی سوشال میدیا بەحرێکی زۆر گەورەیە ئێمەش زۆر لە پڕکەوتینەنا ئەو بەحرەوە و هیچ ئامادەکاریمان نەبووە بۆ ئەو بابەتە بەڕاستی نە لە منهەجی خوێندنە ئاماژەی پێکراوە تۆ هەر ئێستا مناڵێکی بەڕاستی مراهقێک سەر مۆبایلێکی ئەدرێتە دەست هەموو ئەپلیکیشنەکانی تایە بەبێ فلتەرە ئەتوانێت هەمووی بەکاربێنێ بە دڵنیاییەوە ئەگەر پێشوەختە تۆ ئامادەکاریت بۆ نەکرد بێ یعنی پێت نەوت بێ ئەمە چۆن بەکارێت ئەمە چۆن بەکارێت ئەمە بۆ نمونە لێکەوتی ئەگەر بە شێوەیەکی خراپ بەکاری بێنی لێکەوتی خراپی ئەبێ ئەو هەموو ئەپلیکیشنەکان لە مۆبایلەکە بەردەست بێ و بە ئارەزوو خۆی بەکاری بێنێت تەبعاً تووشی کێشە بێ دوای کە تووشی کێشە بوو پەنابا بۆ ئێمە تەلەفۆن ینی تەلەفۆن بۆ 19 کات بۆ نمونە بە خۆشحاڵیەوە ئێمە لە ماوەی پێشوا پەیوەندیمان بۆ هاتۆ توێژەری خوێندنگەکان پەیوەندیەکان یان ئەڵێ خوێندکارێ هاتۆ بۆ لام تووشی کێشە بووە من هەوڵم ماوە لە ڕێگەی خۆمە پەیوەندی بەوە بکەم کێشەکەی بۆ چارەسەر باشە خات و ڕازا و بۆ پێی کە باس لەو ئەکەی زۆربەی زۆری هەڕەشەکان کێشەکان ئەوەیە کە لە هێرشی ئەلکترۆنی سۆشەڵ میدیاوە دروست ئەبێت بۆ ئەو پەیوەندیتان پێ ئەکرێت کاتە بابەتەکە ئەلکترۆنیە ئێوە لە بەڕێوەبەرایەتیەکە تیمی تایبەتتان هەیە بۆی لەو ڕێگەیەوە هاوکاری هاوڵاتیان کرێت چی ئەکرێت لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونی تونند و تیژی جیافرەتان و خێزان سنسەری ڕایشکاریمانەیە تیمە مۆبایلمانێ بە خۆشحاڵیەوە کە بەردەوام بەڕاستی ئیشەکەن و مەیدانیش و هێڵیگەرمیش وەکو جەنابتان ئەزانن یعنی بەڕاستی لە بەڕێوەبەرایەتی لە یەک مەجاڵە خۆی نبینیتوە ینی سنتەری ڕایشکاری دانا سنتەری ڕایشکاری زۆر بەرفراوانە کارمەندەکانی ئەوێ کارمەندەکانی هێڵگەرم کارمەندەکانی تیمی مۆبایل ماندوونە ناسانە کارەکەن بە خۆشحاڵی شەو سپاس بۆ ڕێکخراوی خانزاد کە هەمیشە لەگەڵمانە بوون و هەمیشەش پاڵ پشتیان کردوین مای خۆشحاڵی دەستیان خۆش بێت وەکو ڕێکخراوی خانزاد کە ڕێکخراوی ڕۆشنبیر و کۆمەڵاتی خانزاد چالاکن لە بواری داکۆکی لە مافەکانیش هەندێک جا من چالاکیەکانی ئێوە بینیەوە بەدەل لەم چالاکیە پلانی دواترتان چێ بێ بەڵێ ئێمە هەر لە هەڵمەتی 16 ڕۆژەکە وەکو ڕازاقم باسی کرد لەبەرەوەی تاوان ئەلکترۆنیەکان زۆر بوو کۆنفرانسی ئەم ساڵمان هەر لە هەڵمەتی 16 ڕۆژەکە لەسەر تاوان ئەلکترۆنیەکان بوو لە ئێستا وەکو پرۆژی ئێمە بەرەو کۆتایی ئەڕوا بەڵام بۆ ساڵی داهاتوو بە خۆشحاڵیەکێکتر لە پرۆژەکانمان هەر لەگەڵ سنتەری ڕاوێژکاری خێزانی ئەبێ هەندێک پرۆژی ترمان لە ڕێە بەڵام جارێ لە چاوەڕوانی وەرگرتنی ڕەزامەندی لایانی دیارە 16 ڕۆژ بەس نییە بۆ بەرەنگاربوونی تونند و تیژی دژی بە ژنان ئەبێ بە درێژایی ساڵ ئەمە هەبێت ئێوە هیچ کارێک و پلانێکتان هەیە کە بە درێژایی ساڵ
هەفتانە بێت مانگانە بێت هۆشیارکردنەوەتان هەبێ ئاگادارکردنەوەتان هەبێت لە ڕێگە چالەکەکان بەڵێ ئێمە هەر خۆمان نەخراوی خانزاد هە لە سەرەتای دامەزراندنیەوە بەشی هەرە زۆری خزمەتەکانی بۆ خزمەتکردنی ژنان بۆ لە کۆمەلگایە تەبان ڕگەزی بەرامبەریش بێبەش نەبووە بەڵام زۆرینەی پرۆژەکانمان بۆ خزمەتگەاندن و بڵێن بەرزکردنەوەی ئاستی توانای ژنان بووە ئیتر ئاستی ئیشکردنا بێ یاخۆت بەپی پرۆژەکانمان بۆ نمونە بۆ خزمەتکردنی کەسانی ئاوارە کەسانی پەنابەر بوو بێ یان کەسانی خانەخوێ بوو بێ لە سنووری سلێمانی و لە سنووری گەرمیان بە دەرەجە یەک دەستگای میدیای سپۆنسەری چالاکیەکەوانە کورساتمیشە پێشنگ بۆ لەوەی کە ڕوبەڕووی تونند و تیژی بێتەوە لە هەستی ژنان یاخود خێزان یاخود مناڵان یاخۆر چین توێژێکتر بێت ئێوە هەوڵەکانی دەستگای میدیای کورسات لەم ڕۆوە چۆن ئەبینن سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژ یاخود سپۆنسەرکردنی ئەو چالاکیانی کە بۆ ڕوبەڕووبووی تا چەند یارمەتی بۆ کارەکانی ئەو بۆ دەستان خۆش بێ ئێمە هەر کاتێ داوای هاوکاریمان کرد لە کەناڵی میدیای کورسات بە خۆشحاڵیەوە یەکسەر ئامادەیان دەربڕیوە هەم ئێمە خۆمان هەمووکو فەندەری ڕێکخراوی خانزار کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیە زۆربەی چارەکانی ئەوان لە ستونی گەرمیانەیە بەڵام لە هەر کاتێک ئەمە هەر چالاکێکمان هەبوو بێ بۆ پاڵپشتیکردن بە خۆشحاڵیەوە دەستخۆشیتان لێکن کە ئامادەیان دەربڕیەوە هاوکارمان بوون بەڵێ دیارە بیلال پەیوەندیکردن بە هێڵی گەرم 119 تەنها بۆ ئافرەتان بۆ ژنان نییە پیاوانش ئەتوانن لەو ڕێگەیەوە پەیوەندی بکەن جا بزانین ڕێژەکە زیاتر پیاوان یاخود ژنان کە پەیوەندی بە 119 ئەکەن بە دڵنیایی ئافرەتانە یعنی ژنان زیاتر پەیوەندی بە ئێمەواکەن بەڵام وەکوتم پەیوەندەکانی ئێمە بەڕاستی پیاویشی تایە چەند جار بۆ نمونە پەیوەندیان کردووە ڕاوێژیان ویستۆ یان ڕوونکردنەوەیان ویستۆ یان ئەسڵان پەیوەندی کردوتی منیش تونند و تیژیم بەرامبەر کراوە ئێوە هەر ئیش بۆ ژنەکەن نەخێر تێمانگەاند و ئێمە لە چوارچەوەی خێزانە ئیشەکەین بەڕاستی ئێمە کارەکەین بۆ بێکەوە بەستنەوەی خێزانەکان بەڵام ڕەنگە ناوەکەی خێزان و ژنان خێزان و ژنان بەڵە بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانیش لە پاڵی ینی ئێمە وەک پێم وتی کارەکەین بۆ بەستەوەی خێزانەکان بە یەکتریەوە بەڕاستی ئێمە قەت کار ناکەین بۆ لە یەکترازانی خێزانەکان بە تایبەتیش ئەو خێزانانی کە مناڵیان هەیە چونکە بەڕاستی منداڵ چۆن پێویستی بە جلوبەرگە چۆن پێویستی بەوەی لەم بەرسەرمایە ئێستا جلوبەرگێکی لەبەردا بە ئەوە پێویستی بە هەبوونی دایک و باوکێتی بەیەکەوە لەبەرەوە ئێمە کار ئەەکەین بۆ لێک نەترازانی خێزانەکان ئەگەر کەسێ نەتوانێت پەیوەندی بە ئێوە بکات بەڵێ ئەتوانێت ڕاستەوخۆ بێتە بەڕێوەبەرایەتیەکان کاری بە دڵنیایی ئێمە ڕاستەوخۆتوانێت بێتە بەڕێوەبەرایەتی یان ئەتوانێت بچێتە نووسنگی ڕۆژ ئاوامان هەیە لە گەڕێکی ئاشتی و نووسنگی ڕۆژهەڵاتیشمان هەیە لە هەوارە بەرزە ئەتوانێت بچێت بۆ هەریەک لەو نووسنگانش باشە تا چەند کەیسەکان بە باشی کۆتایی هاتووە یاخود زۆربەی کات کەیسەکان داناخرن بە دڵنیاییەوە زۆر جار هەندێک کەیس هەیە بە دانەخراوی ئەمێنێتەوە بەڵام ئەلحەمدوللا کارمەندەکانی بەڕێوەبەرایەتیەکان و ڕێکخراوەکان بەڕاستی زۆر ماندوونە ناسانە کارەکەن هەروەکو جەنابتان بینیتان بەڕاستی کارکردن لە مەجای ئینسانیا بە تایبەتی کارکردن دژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی زیاتران و خێزان قوربانی دانیەوە هەروەکو جەنابتان بینیتان بەداخەوە ئێمە بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکارێکمان بەداخەوە لە کاتی جێبەجێکردنی یاسادا شەهید بوو لێرەوە دووبارە و دەبارە سەرخۆشی لە خانەوادە بەڕێزەکەیانەکەین بەڵام بەڕاستی کارکردن لەو مەجالەدا قوربانیدانێکی باشێوێ یانە بێتەوە ئامادەبی بۆ هەموو شتێک ڕوبەڕوت بێتەوە حاڵەتێک هەیە زۆر کات ئەو کچژنانی کە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە بەر هۆکارێک بێ بابتەکار شتێک بێت ترسیان هەیە لەوەی کە پەنا بەرنە لایەنێک بۆ ئەوەی کە هاوکاریان بکات لەوەی کە ببینرێن کەسێکی تر پێی بزانێت ئێوە چۆن کۆنتترۆلی ئەم بارودۆخە ئەکەن لەوەی کە ئەو ئافرەتە ترسی نەبێت لەوەی کە داوای یارمەتی بکات بەڵێ ئێمە کە پەیوەندیمان بۆیت بۆ هێڵی گەرمی سۆنۆزدە بەڕاستی هەر کارمەندێک لەوێت کە وەڵامەداتەوە دڵنیایی 100% بەو کەسە ئەدات کە پەیوەندی کردووە کە ئێمە هەموو ئیشەکانمان بەڕاستی پارێزراوە و وەنهێنیە کارێکی وا ئەەکەین کە ئەو بتوانێت زۆر بە دڵنیایی قسە بکەیانی تەنانەت ئێمە ئیجباری ناکەین کە ئەو ناوی خۆی بێنێ ئەتوانێت ناوێکی خوازراوە بەکاربێنێ وە کارەکانی ئەمە بەڕاستی هەمووی نهێنیە و هەمووی کۆدا ینی لەوانەیە من بۆ نمونە کەسێک کە پەیوەندیەکە خوشکی خۆم بێ یان کەسێکی نزیکی کارمەندێکی تر بێ ئەگەر بێت و بۆ نمونە ناو بهێنرێ یان هێنەکانی پارێزراونە بێ ئەمە دزە ئەکا بەڕاستی بۆیە هەر کەسێک کە پەیوەندی ئەکا بە تایبەتی کچانی هەرزەکار ئێمە دڵنیایی 100% یانە دەینێت کە ئێمە بەنهێنی کاریان بۆکەین و بە جدیش کاریان بۆ ڕوبەڕووی سەرکۆنەکردن و سەرزەنشکردن نابنەوە لەلایەن ئێمە هەرگیز باشە کەواتە و فێنک با بێمەوە بۆ لای تۆم باس لە چالەکێکەکەتان بکەین چالەکەکەتان چۆن فراوان ئەەکەن جیاواز لەوەی کە تەنها
مەدانیان وەکو باست کرد لە بەردەمباخی گشتی ئەم چالاکیەکەن چالاکەکەتان بەس ئەمڕۆ ئەبێت یاخود دواتر بەرداوام ئەبێت ڕۆژانی تر بەڵێ چالاکیەکە تەنها ئەمڕۆیە ئەمە چکە وەکو پێشتر وتم لە 16 ڕۆژەکە بڕیاروا بکەین بۆ ماوەی ئەو 16 ڕۆژە بەردەوام چالاکیمان هەبوو تەنها ئەمەمان مابوو کە بەهۆی ئەو بارودۆخۆ دواکە و بۆیە بکو چالاکی ئەم شانۆگەریە بەڵێ تەنها ئەمڕۆیە باشە پێتان وایە کە ساڵانە لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان چالاکی ئەکرێت و کار ئەکرێت ئەمانە کاریگەری هەبووە لەسەر داتاکانی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان وەزان بۆ وەڵامی ئەویان داتاکان زیاتر لای ئەمانە بەڵام ئێمە کەم تا زۆر بەدەل لەو بەڵام ئێوەش ئاگادار لەو هەواڵ و زانیاریانە ئەو کەیسانی کە بەردەوام هەوڵی ئەوەمان ناوە ئێمە لە چارچەی ئیشی خۆمانە بڵێ کۆڕەخراوی کۆمەڵگەی مەدەنی بەڵێ سوودی زۆری هەبووە زۆر ئەویش لە ڕێگەی ئەوە بۆ کە ئێمە لە پرۆژی خۆمانە زیاتر ئیشمان لەسەر خولی هۆشارکردنەوە کردو خول و سیمینار کردووە لە ڕێگەی خولیا سیمیناری بۆ بڵێ بۆ ئافرەتان بۆ مناڵان بۆ پیاوانیش بووە بەڵام بە دەرەجە یەک بۆ زیاتر بۆ ژنان بووە کە هەڵمان ناوە لە ڕێگەی خول و سیمینارەکانەوە هۆشاریان پێبین لە هەموو ڕۆکانەوە بەتابەتی لە ڕووی کۆمەڵایەتی یاسایی دەرونی بۆی تاکەکانی ئێمە خێزان بەگشتی و ئەمە ئەم خولانە بۆ پیاوانیش بکرێتەوە بۆی هۆشیار بن لە مامەڵەکردن لەگەڵ بچان لەگەڵ ژنان بەردەوام بۆ ئەوانیش بووە ئێمە کە چوونەتە ناویانەوە کێشەکانیان زیاتر کێشی کۆمەڵایەتی بووە یاخود کێشی دەرونی بووە کە سەرمان کردەوە هۆکارەکەی بۆ نمونە هەر هۆکارێ بۆی هەڵمانەوە لە ڕێگەی بابەتێکی ترۆ چارەسەرام دۆزینەوە هەندێکە هۆکاری ئەو کێشانیان هۆکارێکی دارایی بووە هۆکارێک بۆ بێکاری بووە هەڵمان ناوە هەندێک خولی پێشەیان بۆ بکەینەوە کە لە ڕێگەی بتوانن خۆیان ببنە خاوەنکاری خۆیان و توانیان خۆشحاڵانە ئەو کێشیان چارەسەر بکەن زۆر باشە خاتوفێنک ئەو چالاکیانی ئێوە ئەنجامێدن تا چەند ژنان لەگەڵتان بەشدارن زۆرجار چالاکیەکانی پاڵپشتی لە مافی ژنە لە ڕوبەڕووی توندوتیژی دیژی ژنانەکرێت بەڵام کەمتر لە ژنان ئەبیندرێت لە چالاکیەکان ئامادەن تاکوێستە لە چالاکیەکانتانە چیەکەن بۆی کە ژنان زیاتر لەگەڵتانە بەشدار بن هەم بۆی هۆشیار بن هەم بۆی تێبگەن لەو یاسا و ڕێسانی کە هەیە بۆ پاراستنی مافەکان هەندێک کات هۆکاری بەشداری نەکردنی ئافرەتان نەزانینیانە سەبارەت بە هەندێک زانیاری بەڵام ئێمە هەوڵمان ناوە لە پێش ئەوەی چالاکیەکە بکەین زانیاریەکانیان پێبین مافەکانی خۆیانیان پێبین ئێتر لە ڕووی یاساییەوە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ کاتێککە ئێمەش ئەو هەنگاوەمان ناوە خۆشحاڵانە تا ڕادێکی زۆر بەشداریان کردووە و بگرا زۆربەی کاتەکان داوای دووبارەبوونەوەی چالاکیەکان و خزمە گوزارەکانەکان وەکو ئیشی ئێمە کە لە چارچەوەی ڕێکخراوی خانزادە پرۆژەکانی ڕێکخراوی خانزاد خاتوفێن کەمال بەڕێوەبەری پرۆژەکانی ڕێکخراوی خانزاد خاتوو ڕازاو عەلی کارمەندی هەڵی گەرمی 119 زۆر سپاس بۆ ئێوە دووبارە بەخێر سپاس بۆ زانیاریەکانتان